بەڕێزان هەر لەم بەشەی هەواڵدا لەبارەی مەلا مستەفای بارزانیەوە دەدوێن لەگەڵ بەڕێز سەرۆقادر نووسەر و چاودێری سیاسی بەڕێزیان ئێستا لە نێو سوودی کوردستان 24 لای ئەمە میوانە کاکسەرۆ بەخێر بێیت. ڕۆڵی بارزانی لە پێکەوە گرێدانی عەقیدەی بارزان و بزوتنەوەی سیاسی بۆ ڕزگاری نیشتیمانی چی بوو؟ مە دەورێکی زۆر مەزنە لە تاریخی میلەتی ئەمەدا و لە عینی کار نیشاندەری دروستبوونی کەسایەتێکە کە کەسایەتی کاریگەر و ڕەمزەکانی میلەتێک تەنیا بە ئیرادەی شخصی خۆیان و بە حەز دروست نابن، بەڵکو ئەوە پرۆسەی تاریخیە دروستی دەکات. بارزانی نەوەی بزوتنەوەیەکی عەدالەت خواز بۆ لە ناوچەی بارزان، ئەو بزوتنەوەی بەردەوام لە دیفاع لە خۆکردن و لە عینی کاتدا لە بەرەنگاری و لە زمانی عوسمانیەکان لەگەڵ و لە سەرەتایی دروستبوونی دەوڵەتی عێراقیشدا. بە تەبیعەتی ژیان دەبوا گۆڕانکاری لەو بزوتنەوەیدا دروست بێ و ئەو گۆڕانکاریە بە شێوەی سەرەکی لایەن شێخ ئەحمەدی بارزانەوە زۆر کاری تێدا کرا بە تەطبیقکردنی عەقیدەکە و بە زیاتر تێکەڵاوکردنی بە کار و بار و شێوەی ژیانی خەڵکی کوردستان و سەرنجام بە سیاسەتیش، بەڵام ئەوەی کە بە جارێک توانی مەبدە گشتیەکانی عەقیدەی بارزان ببەستێتەوە بە تێکڕای ژیان لە کوردستاندا هێنایە ناو سیاست. یعنی هەر هەمان تێکۆشان لە پێناوی پاراستنی عەقیدەکە گواسترایەوە بۆ تێکۆشان لە پێناوی پاراستنی میلەت و بنەما ئەخلاقی و باوەڕێ سەرەکیەکانی ئەم عەقیدەیە کە عەقیدەیەکی ئینسانی و بزوتنەوەیکی کۆمەڵایەتی عەدالەت خواز بوو کردە ئەساس بۆ ئەو بزوتنەوەی کە خۆی سەرکردایەتی دەکرد. تاوان ئەوانەی کە شارەزان قۆناغەکانی ژیانی بارزانیش زۆر یاریدار بوون بۆەوەی کە ئینسانێکی کامل بە تەجربە و زانای لێ دەرچێت، چونکە بارزانی جیالەوەی کە لە ناو لە تەکیەی بارزان و لە ناو بنەماڵەی خۆیدا لە بەردەستی شێخە گەورەکان گەورە بووە، بەڵام شانسی ئەوەی هەبوو کە لە هەموو قۆناغەکانی سیاسی عێراق و کوردستاندا تێکەڵێکی ئەو تۆبێکە بواری فێربوونیشی زۆر تیابێت. ئەمانە ئەتوانین دوای بارزان تەماشا بکەین کە ئەو فترەیە کە ئاوارابن لە بۆ تورکیا لەگەڵ شێخ پەیوەندیەکانی باڵێ لەگەڵ ماوەی چەند ساڵ ئاوارەی تورکیا دەبن دوای تەسلیمی عێراقکردنەوە فترەیەکی گیران و دەست بەسەری نزیک بە 10 ساڵی تێدایە دوای گواستنەوەیانە بۆ سلێمانی و لە سلێمانی تر ئەم هەنگاوە مەزنە ڕۆەدا، چونکە ئەو کات سلێمانی لە دوای نەکسە ئەژیا، دوای کوژانەوەی شۆڕشی شێخ ئەژیاوە ڕۆشنبیرانی سلێمانی لە مناقەشە و پرس و جۆدابوون بۆ ئەوەی کە ڕێگایەک بدۆزنەوە و سەرەتای حیزبی هیواش دروست بوو. بارزانی لەم بیئەیەدا لە ڕاستیدا بە تەواوی تێکەڵی ئەو جمو جۆڵە فکری و سیاسی و حتا عسکەریەش بوو کە لە سلێمانی و دەوروبەریدا هەبوو و بوو بە یاریدەر بۆ ئەوەی کە بارزانی ئەم میکانیزمی پێکەوە گرێدانی بادینان و سۆران وەکو دوو ناوچە و تێکەڵاوکردنی عەقیدەی بارزان بۆ میکانیزمێکی نوێی بزوتنەوەی سیاسی کە فراوانتر و دقیقتر بێ لەوەی کە تەنیا دەستەی عسکەری چەکدار دژی حکومەتێک شەڕ دەکەن. ئەوە بوو لە سلێمانی ئەو تێکەڵاویەی دروست کرد دوای پێویست باسیەکەم. ئەمە کاتێک کە خۆی ینی لە ژیاندا بووە هەموو ئەوەی کە باست کرد 44 ساڵە بەجەستا لێرەنیە لە نێو گەلەکەی دانیە ڕۆحی یاخود ڕێبازەکەی بەنەمری ماوەتەوە، ینی کاری لەسەر دەکرێت تا ئێستا تا ئەمڕۆ ڕێبازەکەی چ کاریگەریەکی لەسەر کورد هەمووی بە شێوەیەکی ڕێبازەکان هەر دەبێ بگەڕێمەوە بۆ قسەکانی پێشومان. ئەم میکانیزمی گواستنەوەی لە عەقیدەیەکی بزوتنەوەی کۆمەڵایەتی ناوچەیەکی بەرتەسک بۆ هەموو کوردستان دوایی بۆ سەرۆکایەتیکردنی بزوتنەوەی سیاسی ئەمە بەدەستی مەلا مستەفا و بە زانایی ئەو بوو. پاشی ئەمە ئەزانین دوای ئەوەی کە لە سەرەتای شلەکان سلێمانی بەجێهێشت حیزبی هیوا و تێکڕای نخبەی عسکەری ناوجێشی عێراق هاوکاری بارزانیان کرد لە شۆڕشی بارزانی ساڵی 1940 تاوەکو 5 دوایی لە شۆڕشی لە کۆماری مەهاباد بەشداری و ئەو کاریگەریە اینجا ڕۆیشتنی بۆ سۆڤێت وە
لەوێ شارەزابوونی لەگەڵ فکری ئەوروپی لەگەڵ کۆمۆنیزم طبعا نەبوو بە کۆمۆنیست بەڵام بوو بە ینی ئەو ڕوانگای بارزانی بۆ عەدالەت تعدیلێکی یەکجا زۆری تێکەوت وە کاتێک کە گەڕایەوە لە ساڵی 1950 تر بارزانیەکی کامڵی خوێندەوار بە معنای خوێندنی هی معاهد و ئەوەی کە لە سۆڤێت خوێند بووی لەگەڵ هاوکارەکانی کە هەمویان بە خوێندەواری بەرزگەڕانەوە هەرێمی کوردستان و تەجربە سیاسی کە هەبوو مەبدەئی زۆر سابتی بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دانان کە ئەگەرم مەبدەانە جێبەجێ بکرێن بزوتنەوەکە بە شێوەیەکی عەدالەت خوازانەی ڕزگاری خوازی پەرائەستێنێ هەموو کوردستان دەگرێتەوە و کاتێک کە دەسەڵاتیشی بکەوێتە بەردەست ئەتوانێ حکوومەتێکی باش یان ئیدارەیەکی باش بۆ وڵاتەکە دابمەزرێنی ینی گرنگی ڕێبازی بارزانی لەوەدایە ڕێبازە بارزانی ڕێبازێکی کراوەیە واتە هەرچی نوێیە هەرچی بە کەڵکی ژیان دێ هەرچی علم تەسکیەیەکە لە دژی ناوەستێ ڕێبازێک کە لەسەر بنەمای عەدالەتە واتە ئەبێ عەدالەت لەم زەمانەدا چۆن تەفسیرەکرێ عەدالەت لە حکوومەتێکی ڕەشید لە بۆ ئێستاماندا کە گەشەیەکی باشی اقتصادی هی کۆمەڵایەتی هی پەروەردە هی خوێندنی باڵا تەندروستی و بوارەکانی دیکە بە وڵاتەکە بدا من پێم وایە سڕی مانەوەی ناوی بارزانی وەکو ڕەمزی میلەتەکەمان تەنیا هەر مقاومەتەکەی مقاومەتەکەی زۆر گەورەیە بەڵام ئەوەی کەوا بارزانی دێڵێتەوە ئەو باوەڕانەیە کە بزوتنەوەی قۆناغی نوێی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی لەسەر دامەدران کە بەڕای منەوە باشترین مەبدەئن بۆ ئەوەی کە ئێمە کوردایەتی یان بزوتنەوەی ناسیۆنالیستی یان فکری ناسیۆنالیستی کوردستانی سەر تەفسیر بکەین. باش بارزانی تەنیا مڵکی پارتیە؟ نه بارزانی بۆ خۆشی قسەیەکی زۆر بەناوبانگی هەیە کە من ناچارم زۆرجار بێڵێمەوە کە لە نزیکەکانی بارزانیەوە بەردەوام ئەیگەڕنەوە توێتی شەر نییە هەموو پارتیەک کوردێکی باش بێ بەڵام هەموو کوردێکی باش پارتیەکی باشە و من سەرۆکی کوردە باشەکانم بارزانی حزبی دەویست بەڵام حزب لای بارزانی میکانیزم یان کەرسەی بزوتنەوەی سیاسی بوو هەدەف نەبوو هەر بۆی زۆر بە ئاسانی هەر کاتێکە مەرحەلەیەکی سیاسی پێویست بە لێتێپەڕین بە بارزانی بەجێ دەهێشت و کەسەکان لایەوە هەمان ئەندازە قیمەتیان بەڕێز سەرۆخادر و سەر و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت سەرکەوتوو یادی بارزانی بەخێر.